هەر کەسێ شوێن ئەو پەیامە بکەوێ کە خوای گەورە بۆ محەممەدی نار عەلەیهی سڵاتو وەسەلام کە ئەم قورئانەیە، و هەر کەسێ شوێن ئەو عەبدە بکەوێ کە محەممەد عەلەیهی سڵاتو وەسەلام و ڕەسوولی خوایە، و هەمان دەعوە بکە، ئەنواع و ئەشکال حەربی ئیعلامی لەسەری ئیش دەکات لەسەر ئەو دەعوەیە، و ئەنواع و ئەشکال پروپاگەندە و درۆدرەسی لەسەر دەکرێت. دەعوەی ئەهلی سوننە جارێک دەڵێن ئەمانە بەکرێ گیراون، لەکوێ؟ جاران دەیانگوت ئەمانە پیاوی ئینگلیزن، پیاوی ئینگلیزن. باش، ئەو دەرکەوت درۆیە، پیاوی ئینگلیزی چی؟ دووهەمیان ناکاکە بەخوا ئەمانە پیاوی ئێرانن، هەش درۆ دەرکەوت. نا پیاوی سعودیان، دیسان درۆیە بەخوا، پیاوی سعودی چی؟ چوارەمیان کاکە ئەمانە هەمویان یەکێتین، بۆ ئەها نابینی لەگەڵ فڵان مەسوولە، ئێوەش دەردەکەوت درۆیە. ئەمڕۆ لای یەکێتی دەمبینی، سپێنێ لای پارتی دەمبینی، دوو سپێ دێمەوە لای یەکێتی، بۆ گەیاندنی دینی خوا، بۆ قسەی حەق، خوا لەسەر عەرش ئاگادارە و ئەمەش ئەها بە ڕاستەوە خۆ دێڵم پارتی و یەکێتی بە هەمووی بیبیستن. ئێکەواتە ئێستامە پارتین یان یەکێتین یان گۆڕانین، نەوەی نوێن، کۆمەڵین، چین؟ یعنی پێمان بڵێن هەر جارەی درۆیەک دەکا ماوەیەک خەڵکی پێوە مەشغوڵ دەکەن، ماوەی خەڵکی پێوە مەشغوڵ دەکەن. ئاها کاکە وایان کرد، ئەمە واچوو، ئەوە وا ڕۆیشت. ئێ بۆ نایت بەرامبەر دەعوە و بانگەوازەکە قسە بکەیت؟ ئەو بانگەوازەی کە لەو قورئانەدا هاتووە بە خەڵکی دەگەیەنین، چی بە خەڵک دەڵێن؟ خەڵچینە پەروەردگارتان بەتەنها بپەرستن و شوێن سنەت و ڕێبازی پێغەمبەر بکەون عەلەیهی سڵاتو وەسەلام، تەواو، هیچی تر نییە. خۆ ڕۆژێ لە ڕۆژان بە خەڵک ناڵێن کاکە دێ ئێمە ئەها قائیمەیەک و لیستێک و لەمە دوات خوا دەنگ بۆ ئێمە بدەن، ئیشمان بۆچی؟ دەی کاکە لەمە دوات دەبێ وا بۆ ئێمە بکەن. وەڵی برای من نەمانەوێت خەڵک بکەینە نۆکەر و خزمەتکاری خۆمان، دەمانەوێت لە خزمەتی میلەت دابین بۆ گەیاندنی ئەو دینە، بۆ پابەندبوون بەو دینە، بۆ بەختەوەری میلەتەکەمان و وڵاتەکەمان ئینشاءالله. بەڵام ئەوەی کە بۆ خۆی شلڕەوە پێ دەڵێ ئەمانە داعشی نوستون، یاخر لە هەموو کە زیاتر دژایەتی داعشی کرد، داوای ئەهلی سونە بوو. دەڵێ داعشەکان لەولاوە دەڵێ ئەمانە کافرن، مرتەدن، کوفریان بە تاغوت نەکردووە. ئیخوایە ئەولا پێمان دەڵێ داعش، ئەولا دەڵێ نە، داعشەکانیش دەڵێوانە کافرن، تاغوتن، تاغوت پەرستن، کوفریان بە تاغوت نەکردووە. ئەوی تر چونکە خۆی چۆتە ناو حیزبایەتی و پارچە پارچە و گروپ کاکە ئەمانە لەگەڵ موسڵمانان نین. یعنی من کە نەهاتمە ناو حیزبێکی ئیسلامیەوە کە نەبوومە حیزبی، یعنی من لەگەڵ موسڵمانان نیم، کاکە من لەگەڵ حیزبایەتی نیم، لەگەڵ هیچ حیزبایەتێک نیم. حزبی قومی بێ، علمانی بێ، ئیسلامی بێ، حیزبایەتیمان ناوێ. دەمانەوێت هەموو موسڵمانان ئینەمە المؤمنون ئیخوە، ئیمانداران هەموو بەبرای خۆمان دەزانین. مسلمانان ئەوەندە کەلێن و پارچە پارچە نین، ئێمەش پارچەیشتر زیاد بکەین، حیزبێکتر دروستکەین، یا بینە ناو حیزبێکە. وەڵا ناینە ناو هیچ حیزبەوە. هێجا بۆ لە خوا ناترسی کە من نەهاتمە ناو حیزبەکەتەوە تۆ بڵێ کاکە لەگەڵ مسلمانان نییە، لەگەڵ مسلمانان، ئەی لەگەڵ چێنکە؟ ئەمانە لەگەڵ دژمنانی مسلمانانن. سیر لەوەدایە ئەو دەچێت لەگەڵ فلان مەسئول، هەمان مەسئولدا دەنیشێ، بەڵام بۆ قسەکردن لەسەر پۆست و کورسیەکانی داهاتەکەی چەندی دەداتێ بۆ خۆی حیزبەکەی. ئاساییە بۆ ئەوان عیب نییە. مامۆستایەکی ئەهلی سونە بچێت دانیشێ لەگەڵ هەمان مەسئول لەبەر خوا، پاشان لەبەر مەسلحەتی میلەت و دینەکە، سەیریکە نەتان دیت فلانە کەستان نەدی لەگەڵ چێوەستا بوو، یەک تۆ دوێنێ بۆ حیزبەکەت لەگەڵی بووی، ئاسایی بوو. من ئەمڕۆ ئەگەر لەبەر خوا پاشان لەبەر میلەت و دینەکە لەگەڵی بم، چکە قسانە بە ئاشکرا دەکەین، خۆ نەوێت بەدزی بە خەڵک بڵێم وا ماوە، تۆ بە ئاشکرا دەیکەین. با یەکێک لەو مەسئولانەی لەگەڵیان دانیشتین بڵێ نا، تۆ نەهاتی داوای زەویت لە من کرد، نەهاتی داوای پۆستت لە من کرد، با پێمان بڵێن. بۆیە نائینسافی، بێویژدانی، ئەمە هەمووی دووبارە دەبێتەوە. هەر جاری درۆیەک، هەر جاری پرۆپاگەندەیەک کە هیچ شتێکیمان لە خەڵک ناوێت، تەنها ئەوەنە بێ خەڵکی نەخوای خۆتان بپەرستن، شوێن پێغەمبەری خوا بکەون عەلەیهی سڵاتو وەسەلام، دەست بەو دینەوە بگرن، سەربەرز و سەرکەوتوو و سەرفراز و بەختەوەری دنیا و قیامەت دەبن.